بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد شادمانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبمەوە. پێش ئەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون ئێوە و ئەم راپۆرتە. میوانی ئازیزی بەرنامەکەمان بەرنامەی وێنەکانی دوێنێ خانمێکە مامۆستا، هونەرمەندی شێوەکاری، خاوەن مێژوویەکی قوڵی نێوماڵێکی پڕ لە سۆز و کچی شاعیر مامۆستا کەریم زانستی کە یەکێکە لە پێڕەوان و بەڕێوەبرانی قوتابخانەی زانستی لە سلێمانی. ئەو کەریم زانستیەی کە برینی ئەوینی بە شێعرە ناوازەکەی ڕەنجی بێوەرم داد بۆ کێبرم ساڕێش کرد. خات و سزا کچی کەریم زانستی و بەهێخانی خەسرە و محەممەدە لە ڕۆژی 23 یانزەی ساڵی 1936 لە گەڕێکی کانسکان لە سلێمانی لەدایک بووە و وە خۆی دەفەرمێ لە بورجی کەوانە. ساڵی 1943 دەچێتە قوتابخانەی سەدیقا. ساڵی 1957 خانەی پێگەیاندنی مامۆستایانی لە بەغا تەواو کردووە و هەر لە هەمان خانە و لە هەمان ساڵدا وەک مامۆستای وێنە و ئیشی دەست دادەمەزرێ. ڕۆژی 23 یانزەی ساڵی 1960 کاکاتە ڕۆژی جەژنی لەدایکبوونی لەگەڵ خوالێ خۆش بوو عوسمانبەگی حەمەدبەگی قادر پاشا کە کوڕی پورێتی زەماوەندەکات و دەبنە خاوەنی چوار کچ بە ناوەکانی خەندان، نیان، ئاوان، شاناس. مامۆستا سزا لە مناڵیەوە خولیای هونەری شێوەکاری و کاری دەستی هەبووە و لە ژیانیدا لە 3 پێشانگای هاوبەش بەشداری کردووە و لە ساڵی 1983ەوە خانەنشینە و لە سلێمانی دەژی. مامۆستا سزا عەبدولکەریم سعید سعید سلێمان سلێمان هونەرمەندێکی شێوەکار، بەڵام پاشخانێکی گەورەشێ بە میراتی بۆ ماوەتەوە ئەویش کەریم زانستیە. وانە بەناوی بەرنامەکەمانەوە شانازی پێوەکەین. زۆر سپاس. بەناوی بەرنامەکەمانەوە زۆر بەخێراتن دەکەم. زۆر سپاس دەکەم. عادەتی ئەم بەرنامەیە وایە مامۆستا سزا کە ئێمە یەکە بە یەکە وێنانی کە ئامادەمان کردو لە جەنابتمان وەرگرتووە باسیکی ئەو وێنانە ناکەین. سەرەتا حەزەکەم بزانم ئەم پیاوە جلکوردیە کێیە؟ ئەوە کەریمبەگی سەعیبەگی سلێمان بەگ زانستی طبعاً. باسیکی ماڵکە کەی لەدایک بووە، چۆن دایکتی ناسیوە؟ وەڵڵی 1970 لەدایک بووە. باش 1970 کەی دایکتی ناسیوە؟ وەڵڵاهی دایکم خۆی خەڵکی لە سلێمانی نەژیاوە تەمان لە عەشیرەتی جاف شاتری لە شاتری. اینجا ئەوە لەگەڵ هەر شێختەها هەبوو باوکی تەمان شێقار و شێخ لەتیفۆوان لەگەڵ ئەوە هەرمێری خوشیشی بوو چکە پورێکم ینی مێدەکەی شێخە. بەڵێ شێقار شێقار و ئەمانە سزاخەم باش ببینم کە تۆ شێقار ماوە نەمەڵا وەفاتی کرد فەقیرە. هەر شێخ لەتیف ئەو ساهین بوو بەڵێ حاکم عضوی محکەمەی تەمیزیش بوو، ڕئیسی محکەمەی تەمیز. بەڵێ ڕاستە فەرمی. ئەم پیاوە جلی کوردی لەبەرایە زۆر باوکە جلی کوردی لەبەرە کرد. وەڵڵاهی ئەی کردەرە وەڵا بووم بە گەنجێتی یانی ئەوسا لە مناسەبات و شتا هەر بە زۆری بە کوردیە کرد. بەڵام بە بیرەوەری تۆ کەمتر ینی لە وەزیفا زۆرەوە نەنەیە کردنەوەڵا. مالی 1970 ئەمە ژوێنەیەکی تریەتی بە چاکەت و پانتۆڵەوە. بەڵێ پەیوەندی تۆ لەگەڵم پیاوە چۆن بوو؟ چۆن یانی پەیوەندیتان چۆن بوو؟ وەڵڵاهی توو ڕەبوو لەگەڵ تۆ؟ بەعکسەوە یعنی باوکم هەتا بە هینی پیریشی کەشتێکم بۆ برد ئەو عەزیەتی کێشە. ئارێ وەڵڵی جوانی هەبوو یعنی زۆر یعنی وەکو ڕەفیقێکمان بوو. وەکو ئێوە ئیتر دایمە کە شێعروشیشی کە هینە کرد ئەیود وەرە سزا ئەمەم تەلیف کردووە. ئێستا ئێمە بە درێژی باسی شێعرەکەین لەو پیاوەیە. زۆر شێعرێکی زۆر بەناوبانگ هەیە. بەڵێ ڕەنجی بێوەرم داد بۆ کێبەرم. ئەم ڕەنجەی بۆ بێوەر بووە چییە مەسەلەکە؟ بەخوای تر دیارە لە وەختی خۆیان بۆ دایکن نەبووە؟ نانە بۆ دایکن نانە. ئەی بۆ کێ؟
بەخوا ئیتر ڕاستی تەوێ بە زۆری بەس دیارە یەکێکی خۆشویستوە لە کیسی چووە ئیتر ئەم شعرەی بۆ داناوە. بەڵام تۆ چیرۆکەکەی زانی تو پێمان ناڵێ باشە چۆن دایکتی ناسیوە خۆ تۆ باوکە خەڵکی سلێمانی ئەمە وێنەی دایکن نیە؟ آخر ناڵێم دەگەڵ بەڵێ ئەمە خۆی ناڵێم لە عشیرەی جاف شاتریە عشیرەی شاتری لەوێ لەگەڵ شێختەها چوون بۆ هەروایە عنی بۆ ئەو منتەقەیە ئیتر دایکشم لەوێ بووە سوتفە کچە کێخا بۆ کێخای ئەو وینە ئەو شوێنە کە بینیوێتی ئیتر حەزی لێ کردووە وێتی وەڵا ئەمەوێ ئیتر شێختەها چۆ داوای کردووە بووی هەرو جارە يعني نكره عيني لحظة نا يتر هاتونەتەوە ئیتر وتێتی بەخوا ئەمەوێ باشە بزانی ئەم شوێنی کوێ ئەم ڕسمێ لە تیا ئەوە لە پیرەمەگرون گیراوە لە پیرەمەگرون لەوێ هەموو ینی پێکەوە بووین 18 تەموزی ساڵی 1970 پەیوەندی بیرچۆ ناوی چی بوو ئەم بەهەیە محەممەد خەسرە بەیەخان پەیوەندی چۆن بوو لەگەڵ کەریم زانستیەکی ناسکی شاعری وڵا خۆی دایکم زۆر یعنی تر خۆتە زانی زۆر باوکمی خۆشەویست یعنی باوکی شمار عینی شد یعنی منسەجم بوون قەت ڕۆژێ نەمان بینیوە شەڕبکەن یا شتێک یا دەمەقاڵیەک شتێ قەتی نەبووە بەس ئەمەوێ ئەوە بڵێم باسێکی ڕۆڵی باوکتم بۆ بکە لەسەر کۆمەڵی زانستی کوردان کە دوایی بووی بووە بە نازناو ئەو کۆمەڵەیە چیە بەڵێ خۆی ئەوە زانستی ئەمە جەماعەتی بوونی تر لەگەڵ ڕەفیق حلمی و ینی زۆر بەڕێ ئەمانە ئیتر ئەمەیان دانا بوو مەحوی ئومیە ئەوسا یعنی ئەمە کە تەسەور بکە ئەوڵدارین کە کورد کە بیری کردوێتەوە ئەوسا لە مەحوی ئومیە یعنی لە عێراقا نەبوو نا ئەوساوەنیە تازە یعنی لە بەغا مەحوی ئومیە و شێ ئێمە ئەوڵ جار ئێمە ینی کردومانە نازانی ئەو کۆمەڵی زانستی کوردانەکەی دامەزراوە ساڵی چەند بەخوار زۆر دەمێکە 26 ئەوانەیە ینی سەرەتا کێ بیری لێ کردوەوەکو بزانی مامۆستا پیرەمێردوان وەڵڵا ئیتر خۆیان ئەم مەجموعەیە هەموو ئیتر دایان ناوە و ئیتر باوکم بووە لەگەڵ مستەفا سائب هەبوو ڕەفیقی بوو زۆر لەگەڵیا ڕەفیقی بوو ئەوەش بەس ئەو لە کۆمەڵەکان نەبوو بەس هەموو جارێ مستەفا سائب بوو ئێمەی بازە کرد ئەم کۆمەڵە مەسەر چۆن یعنی ئەیان ببەڕێوە تەلەبەی کورد کە لە بەغا ئەیان خوێن کە نێ هاتنەوە سلێمانی ئەچوون بە خۆڕایی دەرسیان بەو جەماعەتەوە بە ئینەکان هەر بە خۆڕایی ینی خۆیان دەرسیان تەلەبانی بیرمێت بەڵێ ئەڵێن حاجی باقی بەنگینەیەکێکە لەوانەیە کە لەوێ فێری خوێنەواری بۆ دوای بۆ بە شاعری جا بەعزێکیان ینی ئیسیمڕاریانە کرد تەواویانە کرد ئەچوونە کولیە قسمی زابط دەرچوون ینی زۆر بۆ لەناو ئەو ناوانەیە کە تەسیسی ئەم کۆمەڵەیان کردووە بۆ تەنیا باوکرد ناسراوە بە کەریم زانستی ئەم زیاتر ئیدارەیە آخر مدیری بوو لەوێ بە عینی وەختیش مدیری بوو بە عینی وەختیش مشارەکەیە کرد کە تەمسیل وشت یانە کرد بوو ئەوەی قانجاز وشتی وە مەسرفی بکەن ینی ئەمینە تەمانە بێ مەسرف بەرێ بە جوانی بەڕێوە ئەرێوەڵا جا باوکم کەڕەتی خۆی باسی کردوتی دەوری نیرۆنم بینیوە تەمسیلی نیرۆن وتی من کردومە وتم چۆن وتیارێ وەڵام تەمسیلی نیرۆنم کردەوەی لە مێژووی شانی کوردیا یەکێکە لەو ئیشانی کە جێنی شانازیە ڕاستی وڵی حەزەکەم ئەم وێنەیەش ببینین ئەم وێنەیە چێکێنەمانە وەڵا ئەمە ئەو ڕۆژە ئەمە طبعا ئەمە دایکم و ئەوە سروی خوشکمە دکتۆرەیە لە مووسڵەژی بەڵێن با بڵێن ڕەشەکەیان ئەمەی لە تەنیشتی دایکتەوە ئەوە بەڵێ دکتۆرە سروە ئەمەش ئەوە دایکمە ئەوە باوکم ئەوەش منم کەریم بەگە ئەو جەنابەتی ئەوە منم ئەمە ساڵی چەندەوەکو بزانی وەکوێ ئەمە بەغدانیە ئەمە لە 1960 گیراوە 1960 لە بەغدا جارێشم نەکردبوو ئەمە لێرە پەلەمەکە بۆ مەوزوعی شوکردنەکە جارەوە بەغدایە ئەمە شوەنیە ئەمە لە بەغدا گیراوە باش
شتێک هەیە لە ناوم ئەلموی جەناب تا زۆر سەرنجی ڕاکێشە بەڵێ ئەمە چییە تۆ احتیفاظ پێوە والله ئەمە حادیسەیاغا ئەمە لە ئەعیان ینی وە ئەندامی پەرلەمان مەجلیسی مەبعوثان بەڵێ اینجا ئەمە سێ کوڕی هەبوو جەمالاغا مستەفاغا جەلالاغا ئەم سێ کوڕی اینجا دیارە ئەمە خزمتانە بەڵێ ژنەکەی خوشکی عوسمانە ئافتاوخان ڕەحمەتی ئافتاوخان کچی هەمووبەگی قار پاشا بوو باش ئەی ئەم وێنەیە چییە ئەم شوێنی کوێ ئەم پیاوە پیرە لەگەڵ والله ئەمە ئەوە طبعا نەزانیەوە دکتۆر جەمالە جەمالی کەریمبەگ دکتۆر جەمال فواد با بڵێن هەر بە فواد طبعا دکتۆر جەمال فواد ئەمەش باوکی دکتۆر کەمال فواد ناکات بەڕێوە کەریمبەگە ئەمەش کەریمبەگە وێنەیەکی زۆر مێژووی جوانەوە پیاوێکی زۆر زۆر باش زۆر ینی جلەکانیشی زۆر جوانە ئێمە جارێ هێشتا هەر لەسەر ژیانی ڕەحمەتی باوکت واز نایێنین چونکە بەڕاستی کارکتەرێکی زۆر دەرکەوتووە لە ناو مێژووی ژیان لە سلێمانی ئەمە هەنێ چیان مامەسا والله ئەوە ڕەفیق حلمی تایە ئەمەی پاڵکەوتووە لە ناوەڕاستە ڕەفیق حلمیە ئەوش خالید کابانە باڵێ خالید کابانەوە لەگەڵ چیتر باوکم و خالید کابانە لەگەڵ ڕەفیق حلبی لەگەڵ مامەسا ڕەشی کابان ئەمەشی کە دەستی گرتووە بە سەریەوە با بڵێن ئەوە جەنابی باوکتە خوافیک ئەوە بەڵێ جلی کوردیشی لە بەرایە جلی کوردیشی بەڵێ بەوازەحی پشتێنەکەی دیارە بۆ سەیرانوسی دایمە جلی کوردیە بەڵام ئەمە نەنووسراوە شوێنە کوێیە با سەرچنارە ئەمە سەرچنارە بەڵێ سەرچنارە بەڕاستی وێنەیەکی زۆر زۆر بەس حیفی لایەکی نەماوە بەڵەقەی ناکە ئەوە هەر ئەو لایەشی نەماوە بەڵام هەر نرخەکەی خۆی نرخە مێژوویەکەی خۆی هێشتۆتەوە ئەمە ژوێنەیەکی ڕەحمەتی باوکتە ئەمە کوێیە ئەم شوێنە ئەوە باوکمە کەریمبەگە لەکوێ گرتوێتی ئەوە وڵای ئەو هینیشە خوێنێتەوە بەس ڕزمێکی کەمە باوە کتێبە خوێنێتەوە کوێ شوێنەکە کوێیە هەر ماڵی ماڕی خۆمانە بەغدایە بەڵام بەڵێ لە باش هەر لە ناوم ئەلبومەیە ئەم ڕسمانە عەبدوڕەحمان نورجان سەعید فەهیم ئەمەرکۆیی ئەمانە هاوڕێی باوکێ بوون بەڵێ ئەمە لە ئەلبومەکەی باوکم چما بووە طبعا بەڵێ ئەمانە دیار ڕەفیقی بوون ئەمانە ئەرێ وەڵڵا ناوەکانی چی وازان نووسراوە بەڵێ قوربان عەرزم کردی عەبدوڕەحمان نورجان سەعید فەهیم لەگەڵ عومەرکۆیی ئەم وێنەیە بە برایەکی عەجەبە ئەمانە ماون پێشکەش نەخێر باوەڕ ناکەم ئەمانە چونکە ئەم وێنەی هی 12 ساڵی 1924 بە هەموو شێوەیەک دیارە نەماون ئەمانە وەنیە بەڵام تۆ تەماشای ئەو منیش لەدایک نەبووم بەڵێ وایە تۆ تەماشای جلوبەرجی ئەو سەردەمەکە چەند زۆر ئەنێق بوون ئەزانی زۆر ترە ئەم دەسڕە لە لایینی ئەوە گرفانەکانی زۆر ئەنێق بوون ئەحمەد بەجی صاحب قران شاعریشی طبعا شاعر بوو بەڵێ ئەحمەد بەکە خزمەتیتان هەیە والله خزمەتیمان هەیە بەس طبعا بواسطەی هینەوە ینی مامیشم بەڵێ خەزوری مامتە بەڵێ شاعرێکی گەورە و شاعرێکی ڕەخنەگر و بەڵێ ئەوەی کە بەدڵی نەبوو بێ بوێرانە بە شەعر هۆنیوێتی و شاعرێکی گەورە بوو باشە مامۆستا ئەم وێنەیە بەڵێ کە ڕۆ لە ئەوە ئەحمەوبەگە ئەحمەوبەگی تۆفیق بەگ بەڵێ بەیانی شەموو ڕۆژی حوتی 12 ساڵی 63 وفاتی کردووە ئەحمەد بەگی تۆفیق بەگ باوکی دکتۆر دارە بەڵێ باوکی دکتۆر دارا و دکتۆر نەرژاد و ئازاد تۆ ئەزانی پەیوەندی ئەم پیاوە بە سلێمانیەوە پەیوەندی ئەمە یەکە متەسەڕیفی سلێمانی ئەم بووە ساڵی 1925 یەکە متەسەڕیف بووە ئەمە یەکە متەسەڕیف بووە دوایی بووە بە ئەحمەد ئەربیلی دوای ئەحمەد ئەربیلی کە نەقڵ بووە دیسانەوە جارێکیکە ئەحمەد بەگ هاتۆتەوە بۆتەوە بە متەسەڕیفی لیوا لە سلێمانی ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر جوانە ئەمانە کێوکە ئەمە لە ئاهەنی نەورۆزایە باش بەڵێ ئەوە طبعا باوکمی تایە ئەمە یەکەم ئەوە ڕەفیق حلمیە باشە ئەمەی دووەم ئەوە نەسرین
دکتۆرە نەسرینە نەسرین فەخری بەڵێ نەسرین فەخری لە تەنیشتی نەسرین فەخری جەنابی ئەوە باوکمە ئەوەی تریان کەپاڵی هاتەوە تۆ ڕاوەستە ئەمە هینەکە جوان سەیری ئەمە نەسرین فەخری ئەوەی وازامەوەی پشتەوە ئەمە دکتۆر هاشم دەوڕەمە چییە دکتۆر هاشم دەوڕەمەچی خەڵکی هەولێر نییە بەڵێ هەولێری فەرمود هینە مناسبەکەش نەورۆزە بەڵێ نەسرین فەخری ئەمە دکتۆرە سروێ خوشکتە نەک دکتۆر بەڵێ ئەوە دکتۆرە سروەیە باش ئەمە شەربێنێکی جوانە لە ئەلبومەکەی جەنابی باوکتە بەس ئەمە نازانم ئەمە مەلا عەلی سەحافە با بڵێن ئەوەی کە جزوبەندیە کرد بۆ کتێب کەسێکی دیارە لە مێژووی شاری سلێمانیە باوکی مەلا عەزیز باوکی کاک شادمان و هەندێ وێنەی جوانی تریش هەن ئەلێرەیە حەزەکەم وەڵا بەڵێ ئەمانە ئەمە هەشتی حوتی ساڵی خزمانی خۆمانە 1930 لە خورماڵ گیراوە بەڵێ ئەمە باوکیشم گرتوێتی خۆی باشە ئەمە باوک هیچ کاتە هیچیان باوکتیتیانین نەخۆی باوکفەنی مەلا ئەحمەی عەزیزا هەمویانە ناسمەوانە بەڵێ ئەتوانی بۆم باسکەی بزانین ئەمانە کێوچێن وەڵا ئەمانەی تر خۆی باوکتیتیانی باوکم ئەم ڕسمی گرتووە باشە خۆی ئەمە مستەفاغایە ئەمە خوشکەزای عوسمانە مستەفاغا مستەفای عوسمان بەگی باوکی خەنداخان ئەمە خوشکەزایەتی ئەوە سەبرێفەنیە برای عەبدوڵڵا لوتفی ئەمانم و پرزای باوک من ئەمە قاراغایە قاراغا ئەمە وازانم ئەحمەی عەزاغایە ئەمەیان ئەحمەی عەزاغا با بڵێن چاکە سپیەکە جل سپیەکەیان ئەحمەی عەزاغا تو ئەحمەی عەزاغا دیوە مامۆستا سسا نوەڵا نەدیوە مەشهورە بە پیاوێکی قسە خۆش ئەحمێ بەس ئەوسا کچەکەی ڕەفیقمان بوو جوانی ئەحمەد بەگی جوانی ئەحمەی عەزاغا ئەمەش هەروێنەیەکی جوانە لاوانی کورد ڕۆژی 11 ساڵی بەڵێ ئەمانە هەموو ئەم جەماعەتە هەموو لە بەغایان خوێن لە ڕاستەوە ریزی دووەم کەس تەنیشتی ئەوەی جلی سەربازی لەبەرایە ئەوە ڕەحمەتی باوکتە بەڵێ باوکمە ئەوەی تەنیشیشی ئەوە مستەفاغایە ئەوەش هەر ئەوە خوشکەزای عوسمانە بەڵێ خوشکەزای هاوسەرەکەت بەڵێ ئەمە ئیتر هەر یەکان لە کۆلێژ ئیتر ئەوانە نازانم بەخوا کێنی تر ئەوانە جەماعەتێک کە بەس سد من پرسیارێکم لێ کردی وەڵام من نێهامەوە بیری چوو وەڵام من بیتەوە هیچی باوکی کوێی تەواو کردووە ئەزانی چی باوکم هینێکی یعنی شتی بە تەواوی نەکردووە بەس ئەزانم مەدرسەی هەندەسەی خوێنووە هەندەسە بەس تەواوی نەکردووە باشە وەکو وەزیفە چیە کرد وەزیفە خۆی بە یعنی هین بوو بە زۆری متەرجم بوو لە ئیزاعی کوردی لە بەغا عەرەبی کوردی بەڵێ ئاخر خۆی لە ئیزاعە بەشی کوردیە بوو جا ئەم متەرجم بوو یعنی شتەکانی ئەخبار و ئەم شتانەی هەموو ئەکرد بە کوردی بەڵێ پێش پێم وابێ ڕسمیشمان هەیە هی ئەو کاتە کە با بڵێن هی ئیزاعە ئەگەر بیدۆزینەوە باشە ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جوانە ئەمیش هەر ساڵی 1927 دیارە ئەمەش هەر لاوانی کوردن لە بەغا بەڵێ وەنیە ئەوە شەرعی نیشتە بەڵێ وەڵام من حەزەکەم ئەلێرەیە مامۆستا قسەیەک هەیە بیکەم بەڵێ ئەم وێنانە لە ماڵی ئێوە نابێ قەتیز بمێنێت چکە بەڕاستی ئەم وێنانە زۆر مێژووین شوێنێک دەستگایەک مؤسسەیەک بدۆزینەوانێ بۆ ئەوەی هیچ نەبێ ئەسڵیەکانیش لە لای خۆ بێ کۆپیەکانی بنێرێ بۆ ئەو دەستگایە بۆ ئەوەی پارێزگاری لێ وەڵا خۆی کۆپیوشتەکانم هەیە هەموویان ئەوە شوێنێک دەستگایە کە بیهێڵنەوە لە وەختی خۆیان عینێکی کورسا هاتن هەر عینیشت مقابلەوە شتیان کرد لە زمنی ئەوانە ئیتر هەموویان بۆین کردم هەمووی هەرچی ئەو ڕسمانە هەیە ئەوەش مام حەمدی بەک ئەوە لە تورکیا هەر جلەکانیشی ئەوە نیە زابطی تورکی بوو ئیتر هەر لەوێ شەهیدیش بوو ینی لە حینی ئەتاتورکە لە زمانی ئەتاتورکە بەڵێ لەوێ جا زۆر جوان بووەوە زۆر ڕسمە تەمان بە بیرەوەری ئێوە نەبووە باوکم ئەم جارێ ئینەکرد بە بیرەوەری ئێوە نەبووە نانەوەڵە
وێنەیەکی تر هەیە ئەم وێنەیە زۆر جوانە بەس لەوە ئەچێ تازە کرابێتەوە ئەم وێنە ئەی ناخۆی کۆنە وانە بەخوا لەوە چی ئەوە دیارە هەڵی خوایە لەو تازەی کردوێتەوە دیارە چیان تیاناسی لەم وێنەیە والله هەر فایق بێکەس لەم لە ئەناسم کەواتە لە ڕاستەوە یەکەم فاق بێکەسە فایق بێکەس ئەوەی تەنیشتیان ڕەفیق حلمیە ئەوش باوکمە طبعاً باوکیش تەنیشتی سدانە سەرەکە داشەیەکی لەبەرایە بەڵێ ئەوە دیارە وسوێتی زۆر ئیسراحەتی با زۆر برێ بۆ خۆی بەڵام شوێنەکە نەزانراوە کوێیە بەخوا لە خۆی ئەو ساهر باوی سەرچنارە بوو بەڵێ بەڵام نەمستراوە ئێمە لە خۆمانەوە ناتوانین ناوی لێ بنێن وەنیە باش سپاس بۆ ئەوەش بەڕاستی ئەوە ژوێنەیەکی جوانە ئەمانە ئەمە کوێیە بشوێنە اینجا لە ڕاستەوە ئەمە خۆمم باش ئەوە باوکم بۆ پێکەنی گەڵی ئەوە خۆمم باشە لەبەرەوەی ئەوە زمانی گەنجێتیە بە قوربان ئەمانە هەر کەڕەتێکیان دکتۆر ئازاد ئەمەم هەڵواسی بوو باشە دکتۆر ئازاد کوڕی ئەحمەبەیگی تۆفیق بەک ها بۆلام هات وتی خۆ ئەم ڕسمە جوانە وتی ئەوە کێیە وتم منم وتی ئەلا لەیتە الشەباب ويعود يوما وای ڕاستە وای ڕاستە ئەمەش کەریم بەکە بەڵێ ئەوەش پورمە فاتمە خان یعنی خوشکی باوکمە خوشکی باوکتە خێزانی حەمەبەیگی قارپاشا بوو ئەوەش مامە ڕەوو بەگمە ئەوەش خانمی پورمە ینی کچی ئەم ژنێ بەڵێ بەڵێ کچی ئەوە شووی نەکردووە ئەو شووی نەکردووە بەڵێ ئەی بێجگە لە جەنابک ئیشاڵڵا تەندروستی ئەوە ماری پورماوە ئەو خانووە لە گەڕێکی شێخانە لەوێ گەڕێکی شێخان بەڵێ ئەوە لەوێ گیراوە لە ماری پورمە ماڵی پورتەکەواتە ئەم دوو برایە چون سەریان لە قوشکەکەیانەوە و بەڵێ تۆشیان لەگەڵا بوویت بەڵێ بەڵێ زۆر بە عەزرەتەوە باوەشی کردەوە بە قۆڵی باوکتا لێرە زۆر ینی زۆر ڕێک بووین لەگەڵ باوکمان سەرسولی جەنابێت چەنەم کچی باوکتی چۆن چەنەم کچی باوکتی جەنابێت من دووهەم یەکەم گێلاس ئەو مدەڕیسە بوو لە دارمەعەلیمینی عالی تەخەڕوجی کردبوو اینجا من اینجا سروە دکتۆرەیە ئەو لە بەغا جامعەی بەغا تەخەڕوجی کردووە باش ئەمە سیان بەڵێ سیانە برایەکیشم هەبوو بەسەر بە مناڵی وەفاتی کرد نەکافی توش بوو بووی تۆ خۆتە زانی دکتۆری ئەوسا نەوەیە بوو بە نکاف دەرزیان لیا بوو بەغەڵەتی ئیتر بۆ خۆی مرد هیوای نابوو هیوا لە چەند ساڵیە یعنی ساوە بمایە لە من یعنی هیتر بوو پێشتەوە بووە بەڵام ناوەکەی کوردی بوو هیوا ئاخر خۆی ئەو هینێکی هیوا مەجلەی هیوا چە بوو کتێب ئەوە نێ مجلە ئاخر باوکم زۆر مەقالاتی هەیە لەوێ ئاینوسی اینجا بەعزێکی کلیشاتی بەعزێ مەقالات ئەوە نیە ڕسم و شت من ئەم کرد بۆ مجلەکە بۆ مجلەکە من ئەم کرد ناوی چی بوو مجلەکە هیوا هەر خۆی هیوای ناو مجلەکە یعنی باوکی دەریەکرد یعنی باوکشم لەوێ ینی هێنیە کرد سەرپەرشتیە کرد و نەک مدیری بەڵێن ئیدارە شتیە نووسی وەکوڕ هاوڕێ بەڵێ بەڵێ کاتە کارە با بڵێن هونەریەکانی ئەو گۆڤارە تۆ کردوتە بەخوا زۆری منم بەخۆ بەخش ئەرێوەڵا بەهینی ئاتەڕان خۆ بەهینی بە پارۆشت زۆری من کردومە ئەو وینانە ئێستا لە سەرجەمی زۆر خۆ دیاریشە بازێکی وەڵا ناویشم لێ نووسیوە سزە نەوەیەکی تیا ینی ئەمە ساڵی چەند بەخوایتر لە هینەکانە لە 56 و 56 ساکەتە لەبە بووم ئەم کرد لێ دەنووسی چی جارجارێ وتێ لێشمە سزە هەریانی بینەکی خۆم ئەنووسی لەلایەوە با لەم بەرنامەی تو قسەیەک لەسەر سزاخام بەڵێ باش پێشەوەی ئەم ڕسمە باس بکەیت تۆ
ناو سزایە ئێمە هەموو پێ دەڵێن مامۆستا سزایە باجی سزای ناوێکی نادریشەمە کەس نازانم بۆچی ناوس بۆچی کێل ناوی لە ناوی بەخوا نازانم تۆ خۆت ناو سزایە وەڵام من هەموو ڕسمیات بە ڕسمیات ناو ڕسمیات و هەمووی سۆزانە دەفتەری نفوسم شەهادەم هەمووی سۆزان عەبدولکەریم سەعید ئەی ئەم سزایە چیە بەخوایتر نازانم لەوە چێت نازانم بۆچی ئیسمی دەلعی باوکتە ممکنە دەلع بوو بێ و قڵب بووەتەوە بووە بە سزا بەس وەڵاهی من کە ڕەتێکیان لە باوکیشم پرسی یعنی وتم بابە بۆچی من یعنی سزا خو من سۆزان وتی نا سزا نییە بە معنای عقاب سزا يعني لائق سزا لائق سزا لائق ساز نازانم وای جواب گرنگ نییە گرنگ ئەوەیە تۆ خۆت کارکتەرێکی هونەرمەند و ڕاستی ئەوەش جێگای شانازیە بۆ منیش بۆ بەرنامەکەش ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە ئەمانە چییە؟ ئەمانە جەماعەتی لە ئیزاعی کوردی هەموو ئیشیان کردووە باشە ئەوەی ناوەڕاستەکەی کامیل کاکەمینە ئەوەی عادل عیرفانە کامیان عادل عیرفانە ئەوەی ئەوڵ ئەمە یەکەم ئەمە شێخ حسێنی شێخ مستەفا ئەمە ئەکتەری ئیزگەیش بوو باشە ئەمەیان چییە؟ بەخوا نازانم ئەوە من ئێستا ناوەکەی لە پشتەوە باوکم نووسیوێتی ئەمە کامیل شێخ حسێن شێخ مستەفا شێخ حەسەن شێخ حەمە معرف دیارە فەرموود ئەمە ئەو کاتەیە کە باوکێ لەوێ لە ئیزاعی بەغدا بۆکو متەرجیم ئیشی باش ئەنجا ئێستا یینە سەر یەک وێنەیتر ئەوەش زۆر زۆر جوانە ئەم وێنەی چییە مامۆستا؟ ئەمە عەبدوڵڵا لوتفیە ئەمە کوڕی پووری باوکمە بەڵێ خۆی ینی لە بەغا هەر دانیشتوون ئیتر ئەمە هەموو جەماعینی لەگەڵ حاجی سەیاغا و حاجی عەلیاغا و ئەمانە هەمووی حەسەن ئاغا مامۆستا وەڵڵا من حەز دەکەم ئەو تایفەیە بەڵێ حەز دەکەم ئەم وێنەیەش بینەرانی بەڕێز بڵێ ببینن ئەمە کوێیە؟ وەڵڵاهی ئەوە ئەمەی پێشەوە کە جری کوردی کردووە ئەمە حەمە سەعیبەگە بەڵێ حەمە سەعیبەگە ئەمە ڕسمێکە ئەوەنی لەسەری نووسراوە لەسەر خوانی محەممەد سەعید بەک محەممەد عەلی بەک دیارە ئەمە لە دوکانە ساڵی 64 باوکیایە طبعاً کاتی بەهارە جەنابی باوکشتی تیا بەڵام وێنەیەکی بەڕاستی زۆر جوان جا ئێمە زۆرمان ماوە لەگەڵ جەنابێ بەڵام ڕێگەم بە وچانێک وەربگرم خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەت مامۆستا پێشەوەی وچانەکە بین ئێمە زۆرمان لەسەر کەریم بەگ و دایکت و ئەوانە باس کرد پێم خۆشە ئینجا ئیتر بکەوینە مشتوماڵی ژیانی خۆت بزانین ئەم وێنەیە کۆنتترین وێنەی تۆ نییە؟ بەڵێ ئەمە 1960 گیراوەمە 1960 بەڵێ چۆ ئەنبیری لێ بکەرەوە ئەمەی 1960 نییە بابە 60 یان لێرا 24 ساڵی یعنی ئەمە من نەزانم متەئەکیدم باشە ساڵی 1960 بۆچی ئەڵەی دڵنیام بۆ متەئەکیدی بۆ متەئەکیدی ئەمە بەخوا ئیتر نازانم زۆر متەئەکیدم نازانم ئیتر تۆ بڵێ ئەمە ئەو وێنەیە بێ کە عوسمان بەگ بینی بێتی یەکەم جار هاواتە ئەکیدی خوا بەنسبەت نازانم نەوەڵان ئەمە لەم کاتە تەلەبەی خوێندکاری پۆلی چەنی فەرموود لێ ئەمە خۆی لە هین لە دارمەعەلیمات من خۆم تەخەڕوجم کردووە لەم کاتە بەڵێ لە خۆم لەوێ تەخەڕوجم کردووە اینجا هەر لە عینی مەکتەبیش هەر تەعین بووم لەوێ دەرسی وێنەمە ئەوتەوە وێنە و ئیشی دەست بەڵێ هەر وێنە هەر وێنەم ئەوتەوە اینجا کە شوم کرد هاتمە سلێمانی ئێتر لێرە لە دارمەعەلیمات و لە فنون و ئەمانە شارعینیشە دەرسمەوتەوە ئەمە ژوێنەیەکی جوانی جەنابتە بەڵێ ئەمە شەموویینی ئەمەش ساڵی 1960 بەڵێ بەس تۆ کەی شوت کرد من 60 شوم کردووە 29 سێ
29 چەند 29 سێ چەند تۆ لە 23 من 16 لە 61 شات خەندانم بوو باشە خەندان موالیدی ڕۆژی لە دایک بوونی تۆ کێ 23 یانزەی 1900 بۆ شایی وتومانە لە راپۆرتەکە ئەزانم بەس 23 یانزە چی تریش ڕوویەوە عیدمیلادی 23 یانزە بەڵێ چی تریش دەبی هین مارەی ینی مارەیەکەم ئاینیشت بتمان بابی خەینە ڕۆژی 23 یانزە بەڵێ تۆ کەمتر وێنت لەگەڵ پیاوان هەیەوە نییە چۆن لەگەڵ کوڕێکی قۆزا وێنەیەکت هەیە کێەوە ئەم وێنەی چێ خوا وڵات دەدی دکتۆر ئازادەی ئەلا لێتە شەباب بوو یعودوێ من وڵی ترەوە عوسمان بەگە بە قوربانەوە لە حەدیقەی بۆ خۆمان گفتومانەوە فتری دەزیرانی 22 ساڵی 1960 بەڵێ ئەوە دەزیران ئەوە بەغدایە بەڵێ لە بەغا گیرا باشە مامۆستا سزا کە یەکێک ئەهات ئەو پەنجاکانوانە ئەهات بۆ داوات ئیترکەوە ڕەزامەندی لەلایەن باوکیان وەلی ئەمرەوە دەرەبڕا ئەبوو بە فترەیەک بۆ دەزیرانی یا یەکسەر ماراکرا یعنی چۆن قەزدە ینی بەستەکەی منەوەیە ئێستا کە یەکێک کچێکە خوازێ خۆی غەریب نەبوو زامە کوڕی پورمە ئەزانم کوڕی ینی هاتو چۆمانەکە ئیمانەکە خۆ من مەبەستم تۆ نیە مەبەستم ڕۆژگارەکە لەو کاتەیە ئێستا یەکسەر مارەیەکەن ئێستا ئەرێ وڵی یەکسەر مارەیە بەس ئەوەش غەڵەتە تەبان ئەوەی کە یەکسەر مارە بکرێ ئەوەش غەڵەتە فترێک بێڵێت فترەیە بزان عەجەبا چۆنە چۆن نییە بۆچی خۆیان بخەنە ئەو ئینەوە ئاخر زانی چی چکە بەعزی عائلە حەز ناکەن یەکسەر یعنی ئەو نیە هات و چۆ بکات و بەبێ ینی مارە و شتیوە بەعزی عائلە وایە بەعزێک وانە ینی وایە ڕاستە هەر پێش ئەوەی کە بابڕی زەماوەند لەگەڵ عوسمان بەگی ڕەحمەتی بڵێ هیچ پەیوەندیش خۆشەویستیە بوو لە بینتانە وڵی خۆشەویستی خۆتە زانی ئیتر کوڕی پورمە تەعان معجب بووم پێی بەڵام ماڵە لە سلێمانی نەبوو ئەوان لە سێمانی بوو بەس لە بەغا خوێن ئێمە ماڵمان لە بەغا بوو هەر لە ماڵی ئێوەش بوو نانا لە ماڵی ئێمە نەبوو لە داخلی بوو ئەو خوشکەزای لایکتایی باوکێ نانا کوڕی پوری ینی خوشکەزای باوکمە ئیتر ئەهات خۆی لێ داخلی بوو بە پێنجشەممە و جومعە هەر ئەهات ینی سەرێکی دی ئاین لەبەر خاتری خاتران وڵی تر لەوە چێ طبعا ئەگەر من معجیبی نەبم چۆن شوفیەکەم طبعا معجیبیم بەڵێ ڕاستە باشە خوا عەفویکە ئەمەش هەر عوسمان بەگە بەڵێ لەگەڵ ئەوە دکتۆر کەمال فواد بەڕەحمەت بەجلی کوردیەوە بەڵێ ئەوڵین ئەوەی دووەمی سعدیەی خوشکێتی سێم ئەوی کە منم و لەگەڵ عوسمان بەگە ئەم شوێنێک کوێیە ئەو شوێنە ئەوە ماڵی تخوا بزانم زەحمەت نەبێ بەهێنی سەیری کەم ئەم ماڵی کەریم بەگە ماڵی باوکی دکتۆر لەکوێ بوو ماڵەکەیان لە گەڕێکی شێخان لای ئەوە نیە مزگەوتی گەورە لەوێەوە هەموو ماڵی حەمدی بەگو شەفیق بەگو ماڵی حەمە بەگو هەموو گەڕێکی شێخانە لەو منتەقەیا بوون تۆ بە مناڵی سلێمانیت بەجێشت لە پۆلی چواری وەڵا خۆی لە چواری هەتانە ساڵێکیش لە کفری بووین ئێمە باوکم نالێم ئەوسا شتێکی خوێن لە هەندەسەی هینە ئەم فترەیەک چوونە کفری لە کفری لەوێ لەگەڵ ئیساز بیرم بێ مناڵ بووم سعی ناوێ بوو مهندیس بوو لەگەڵ باوکمە هەتا سەعۆلیشیان پێوت لەگەڵ باوکمە لەوێ بوون ئیتر ساڵێک لە کفری بووین ئیتر لەوێ لە بیرم یە لە سێ ئیبتیدایی مامۆستاکە وتی ڕسمی هین بکەن دارخورمە دەخۆتە زانی کفریش پڕێتی لە دارخورمە وەڵام منیش ڕسمێکی دارخورمام کرد و ئەمانە و مامۆستاکە هاتە لامەوە ئەمانە وتی
ئاواهێنی کرد بە زۆر باوتی ئەمە تۆ کردوتە ئەمە زۆر جوانە ئەم ڕسمە یعنی ئیساژ لە بیرمیە باش مامۆستاکە ڕسمەکەی لێچنم بردی لەگەڵ بردی ئیتر لەوە چوو دیارە بۆ معڕەزی بیست ئەمانە ئیترەوە بوو هاتینەوە بۆ سلێمانی لە چواری ئیبتیدائیشە لە سەدیقە بووم ئیترەوە بوو نەقلی بەغات پێنجی ئیبتیدایی لە پێنجی ئیبتیدایی و لە بەغا بوو بەڵێ تۆ باسێکی وێنەت کرد وێنە حەزەکەم باسێکی وێنە بکەین ئەم وێنەی هەر جەنابێت کردوتە بەڵێ ئەوە خۆم کردومەوە دەمێکە بەخوا کردومەوە ئەوەش بەخوا ئەمەش هەروێنێ ئەوە زان بە هەدیە بەڵێ ئەی ئەم وێنێ ئەوە شەرعینیشت ئەوە شەر خۆم کردومە ئەوە بەزانی ئەو ڕسمەکەی کراوە 1960 ئەو ڕسم پێش زەماوەند یا دوای زەماوەند ئەوە پێش زەماوەند پێشەوەی با بچیتە ماڵی خۆتان باش ئەوە 1900 ئەوە ئیستا ئەو ڕسمم لای خەندانی کچمە تام بە هەدیە بێ باش بۆی ئالێویا هەڵواسرا بوو کاتە تۆ تابلو زۆر زۆرە یاوتە بە خەڵک بەخوا خەڵک نییە کچمە لە کلای کچەکان بقێنەک ئەی ئەمەش هەروێنێ ئەوە سەرعینیشت ئەوە ماوە لای خۆمەوە تا لێرەیە ئەمە هەریەکان ناوێک لێ بە ئابانی کچمەڵێم ئەڵێم ڕۆڵە وەرە بیبە بە ئەوەش بەرە هاێ ئەو ڕسمەش بەرە نەزانە بەخوا خۆم کە ڕۆیشتمە مووی تەوزی ئاکرێنەوە لە ئێستاوە بیبن بەرە ڕاستە وێنەی جوانی تایە بەڕاستی حەزەکەم یەکێک لەو وێنانە ئەم وێنێژ وێنێکی جوانە ئەم دوو کوڕەجل کوردیە جوانی ئەوە هینە هەردوو ئەوە کوڕی موسا سەمەدن ئەو سا فترێ مدیری تربیە بوو لێرە موسا سەمەد پیانە و مدیری مەعارف بەڵێ مدیر ڕازەکەی مدیری مەعارف کوڕەکانی ڕزگار و شوان جلی شاڵیان لە بەراسی زۆر ئیسا گەورەیان هەیە و شوێنەکەی شوێ مامۆسامشە ئەمە لە دوکان لە دوکان منتەقەی دوکان مەسابە دوکانیان نا و شەریکەی دوکان جاهتا کڕەتێکی دەبیری شمیە چوینە خواریشەوە بەم هینێکی مەسعەد بوو چوینە ناو هینی ئاوەکە بە مەسعەدە چوونە هینێکی ئاوە ئەمە رووسیا یان سلێمانیە ئەوە نە سلێمانیە ئەوە لە ئەو ساڵە خانۆکەمان دەوێ و لای خستەخانەی شیرەکە هەبوو لە سابوونکەران ئەوە لەویا مناڵە جوانێکی ئەوە خەندانی کسمەوە ئەم مناڵە لەکوێیە ئەوە خەندانە وەڵڵا ئیسا لە هەولێرە خێزانی دکتۆر کامیلە کامیل نامێ خەرخزمی خۆشمانە خۆشکەزای عوسمان نەخۆی دکتۆر کامیل کوڕی پورێتی ئەو دکتۆرە بەناوبانگی کە لە بەغداد بەڵێ دکتۆر کامیلی جاوە خەندان بە مناڵیەوە اینجا ئێستا ئەمە نەنکە و ئارێ وەڵا نەنکەی سا کوڕەکەی واسەڵا کوڕەکەی دکتۆرە کوڕێکی شیان بووە کاتە بووە بە نەنکی ئەو ئایسا نەنکە بەس ماشەڵاوە لەو نەنکە هەر جوانە ماشەڵای لێبێ ماشەڵای لێبێ ئەمانە هەندێک وێنن لایە ئەم ژنێکی ئەوە نیانە ئەوە دووهەمە خەندان یەکەمە ئەمە دووهەمە نیان تر ئەوە ئیسا لە لەندەنەژی خێزانی مژدەی جەمالی ئەمین بەگە جا ئەمە خۆی تقریبەن هەرچی شتی کە من هەمە یعنی هوایات و ئەمە لەما کۆبەتەوە بەڵێ ئەمە ئاوانە ئەمە لێرە ئەژی خۆیان ئەوەش دوو کوڕ و ئەو خۆی سێ کچ و دوو کوڕی هەیە بەس ئەوە سارای کچە گەورەکەی ڕسمەکەی گرتووە لەبەر ئەویتیانە کەواتە ئەوە یەکێکی لە تابلۆکانی تۆ لە دواوەیە لە دوای ئەو کوڕەکە کوڕی بەڵێ ئەوە بەڕە کوڕی ئاوانە ئەوە لە شەشی سانەویە باشە مامۆستا ئەمێنەیە چییە؟ ئەمە شانازە ئەمە شەرکستە بەڵێ ئەمە چوار هەمە ئەمە چوارم کچمە شانازە ئەوش لەگەر مێردەکەیە هەواڵە هەواڵ کوڕی دکتۆر بەکرا دکتۆر بەکری بەڵێ ئەوەی عوسمانی حەمەنادر بەڵێ بەڵێ دکتۆر بەکری خۆمان خۆی لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێری لێرەوە سڵاوی لەکەین ئەمانە وێنەی جوان جوانن کراون بە هین خۆی مفەکەرە بەڵێ خۆی هیتر هوایەتی ئەو شتانەی هەیە مێردەکەی هەتا ئەلبومیشی هەیە ئەلبومێکی خاصی هەیە
وڵایی ئەمەش ئوسلوبێکی جوانە خەڵک بەڵێ ئەوە پورزاکانی خۆیەتی پورزای هەباوە شانازی کچمە تایەتی ئەوە پورێتی ئەو لاوە بەڵێ ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیانێنین تخوا ئەگەر لەتۆ بفەرمی ئەو دەلیلم بیتێ ئەمە معرض الفنانین تشکیلینە ئاکرات پێشانگای یەکەمی هونەرمەندانی کورد ساڵی 1974 بەڵێ ئەمەش تابلۆی توی ئیشتراکم کردە تا لە یەکێکە لەوانەی تۆ بەشداری تیا کرد وڵا حەزەکەم ناوەکەت ببینین ئەوە تا تایەتی هەر لە ناوێت بەڵێ مامۆستا ئیسماعیلە ئازاد ئەحمەد بێستون بەڵێ هەموو فەنانەکانی تایە هەمووی بەڵێ ڕاستە فەرما مۆسا حەمەد جەزا یادی بەخێرە سەر لە ئەمریکایە دارا حەمە سەعید ئەمەش سزا عەبدولکەریم کە لێرە هەر وەکو نازنا و دایانناوە وەکو سۆزانەکە دایان لەناوە وەنیە بەڵێ هەروایە بەڵێ باشە اینجا بۆ ڕسماوە ئیشتراکم کرد وەڵا سێ ڕسم بوو یەکێکیان هین نەقابەی معلمین وەریان کرد بردیان ڕسمێ بوو زۆر جوان بوو ڕسمە تقریبا حەجمەکەی ئەوە نەبوو بەقە ئەوەنە بردیان یا فۆلکلۆری بوو ئیتر سرکەی تیا بوو کوڕ و کچ بەجلی کوردی و کوڕەکە کوڕەباری لە هینا بوو تۆز جوان بوو ئیتر هاتن بینیان ئازاد حەمدی بوو ناوی بەخوا وەزام ئازاد بوو تەلەفۆنی بۆ کردم وتی تخوا ئەو ڕسمەمانەوێ بۆ نەقابەی معلمین ئیتر بردیان بە نەقابەی معلمین باشە ئیتر نانەهروە هەر بەهەدی ئەرێ وەڵا بەهەدی بەڵام لە وڵاتان وانە وەڵا کاکە گیان بەهەدی ئام نییە ئیتر ئەوە بوو کە نەبوو ئینتیفازەکەی سلێمانی بوو ئیتر ئەو ناوە هەمووی فەرهود کراوشت ئیتر دیارە بەخوا ڕسمەکەی منیشیان هەمووی شەق و پەق کردووە و ئەیتر هەموو ڕاستە فەرمی وایە ئەمێنێ ژوێنێکی جوانە ئەمە لێرا من مامۆستام لەگەڵ تەلەبەکان لە فنونی مەنزلیە لێرە ئەوسا فنون لە هینەکانی سابوونکەران بوو لەوێ و ئاوە بە کۆڵانێکەوە ڕۆیشتین کاتە لێرە با بڵێن ئیشی دەستیشە دەوتەوە بێت بەڵێ من ئیشی دەستیش شتم فێرەکردن باش ئەمەش هەروێنەیەکی تری جوانە بەڵێ ئەوە هەر تەلەبەکان ئەوە لە سەرچنار چوین سەفرەیەکمان کرد لە سەرچناری گیراوە باش ئیسا هەمانە هەمویان زۆریان نەنکوشتن هەموو ڕاست مامۆستا ئەمێنەیە چیە ئەمێنێ ئەمە لە انتخابات بوو لە یانەی سەرکەوتن ئیتر ئەوە طبعا یانی سەرکەوتن لە بەغدا بەڵێ لە بەغدا طبعا هەڵبژاردن بۆ با بڵێن دەستی بەڕێوە بڵێ بۆ هینی ئیدارە باوکە هیچ کاتێک ئەویش لەوێ بوو ینی بەشداری کرد بەڵێ لەوێ بوو لە یانەی سەرکەوتنەوە خۆشی ینی عزوویەکی بارز بوو لەوێ لەم هەڵبژاردن نانە لەوە خۆی تەرشیح نەکرد بوو خۆی نەپاڵاوتە بوو نانە ڕاستی ئێمە لە راپۆرتەکەشە با بڵێن باخچەکەی ماڵەوەتانمان بینی باخچەکە زۆر جوان بوو ئەمە بە کاریگەری جەنابە نییە ئاوام وەڵا خۆم کردومەرێ وەڵا خۆم هوایەتم زۆر یعنی حەزم لە باخە ئەرێ وەڵا بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە هەم جەنابە جوان دەرکەوتووی هەم با بڵێن وەڵی تری ساوینەکان تەیر و تووریشیان زیاد کردووە دوازام لێرە بەڵێ لێرە تەیر و تووریەکانیان نییە ئەمە شوێنێکی جەنابە بەجلی کوردیەوە ئەمە سارێکی ژمارە 49 ئەمە هەر مناڵەکانە ئەمە جارێ ئەمە کچەکانە بەڵێ کچەکان یاڵێ هەر جارێ بۆچی دوایەوە خەڵکی نان ئاخرێکی تایە منیش بەجلی کوردیەوە نازام ئەگەر تیا بێت لەگەڵ مناڵەکان مابوو ئەمەش هەر ئەو ڕۆژەیە بەڵێ ئەوە هەر ئەوەیە ئەم ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی تۆ ئەوەی خۆمان بوو ئەو نانەیلی باوکی خەندام بوو ئەمەش هەر ئەو ڕۆژێ ئەوە لەگەڵ ئەوە هەر چوار کچەکەمە ڕاستە لەگەڵ جەنابە ئەوە بچووکەکەیان ئەوە شانازەکەیان بەڵێ ئەمەش هەر شانازخانان لەگەڵ جەنابێ بەڵێ خوا ڕسمی شانازخانمان زۆر شاناتەسم خەنداقانوان تۆڕە ببن بەخوا نازم بەڕاستی تۆ ڕسمی خەندان وازانم هین نەکرد خەنداقانمان لە مناڵیەوە پیشاننا چۆن ئەم ڕسمە ڕسمێکی زۆر دیار و جوانە ئەوە لە مەرسەمی دارمەعەلیمات بوو مەلیک فەیسەڵ هات یعنی زیارەتی مەکتەبەکەی کرد دارمەعەلیمات لە بەغدا بەڵێ لە بەغدا ئەوسا لە دارمەعەلیمات لە حەیدەرخانە بوو لەوێ
يعني تصور ببساطتي ملك جلالتي ملك لويا دار معلماتيش لحيدر خانه هيك الشعبي بو يعني خويا راست يترهاد بو مرسم إن جاء كهابو مرسم جاء أول رسمي كي كم هبو لقليا أما توقم لقلا أكرت ماشي لا ألبوم كي باك ما بو بله أو رسمه ديارنا ما أزاني بو بعض الرسام وشت أواني كهوايتي أمانة أهاتن بولاي باوكم ما بله ديار لا ديار شغله أنا بردان أم تاك سبيان لقل تنشتي جلالتي أوي بله أوي كأوا صدري كيسفيم لبرايا أما شوينيشي جوانا بلان باب بيشتر أميني وشان ويش تخوارو ناجيان أوا أما كي أوا لسراي سبحانه روناكي تشي ماما بله لسراي سبحانه أو رسمة جيرا ولا سيران بس نماونيا ما بداخل خو عفيك براسي بداخل ورانيا بس ما شاء الله يسامل كلية أما يسالة كلية أما كتيكية مكتي خندانة كتي دكتور كاملة ماشي ده كلية ديزاين خانية باش أما شيء أمهمو يك كاركتر أنا زعما خوي ترتيبي كردوا أما السيناريو أما شركتي خندانة دكتورية خوي للندن جي خزاني هنا اللي هاد لقال ديارة هلا لندن خزاني كاك ديارة كشي هاد دكتورة أو لو حيش لو حي جناب طلب اشتغل بلي أو هل يرجع أو رسمة استمع توصل ويكا ورسمي خندان خان ما مشانا بمنالي بلي بقوريش بقوريش أما ويني أوانية بلي لسر باخي وشتيوان أولا تركيا جيرا أو رسمة باشا أما باسي أم دوانم بو أو خندان يكم نوبري بلي نوبري أو كتولا هم يعني خوش تلاقي والله هم يعني كويكن أخذنا نعم بخواهم يعني أخذ أولنية لبرو نوبري نعم يعني بس ينام يعني عينيشتن بخوا أواني كعاجز نابن أقل ولا شكا خشكي جوري أنا بهارناكم مشكلة بو بني لا مو هيك مشكلة باشا دي أوش كاك دكتور كامل أوش دكتور كامل لامقة خشكة زي عثماني سا كوري بوريتي وكوزا وخالوزان وكودايكي شو كردو وكوري كيبوري خوي مني شرق مني خالوزان فرزان ولا راسك أول شرق خندانة أمي شر أوا أري والله أوا تاكاك الرسمي أو زود ديارة أو تو فرق يعني كي ديارة أوش بجلي كردية بجلي كردية باش أي أمشي أوش أباني كشما بخواهم يعني وكو يك خوش أباني كشي يك رسمي هنا رسمة كشي بتشوكا ونيا بخوا يترخوا من يعني ولا كخوا يعني المتيم يجرون ونيا أي أو بياو أوش ميدكيتي حمي محمد كوري جمال آغا جمال آغا بله جمال آغا حادثة آغا كبابيري لما برساني كمينا كيما مشانا بيش كمينا كلمة باش عيني وقتيش باوكي خوش كزاي عثمانة مش هالخزمة خزمة تاعنا باش توبي منديل لقلب من على كاني كانت شلون والله زور يعني زور ما شاء الله يسا ما شاء الله يعني بيه يتر أو كتيش نانا أو يسا هرمنالا للروزية بس يسا مصالة شيء ابتدائي أو كتيش نازة أما مالني شوية الأمريكان أو الأمريكان سابعين بس والله أمي يعني عليه صار إنه صوي بيسوشش وبيسوح سابا فقيرة خوي سيتشوار صار لداي ماله خوش تون ونيا سابا زور باشا ليرة لرجال ما شاء الله من زيرك أما علواني زيرك نشكو خم ما ويك اللي يبوم لأمريكا لباربو كتشوم يتر أم للروزبو ريوندي تام باشا زور زيرك فضيع كردية كيش قصيك لمنو تو باشتر كردية بخوابي كالطر أوج منهم لقل مير كوري نيان كوري بلين مجدي جمالي أمين بك نيان شوية
ئەمە ماری خۆمانە ئەوە لە تارمەکە هاتبوون یان مناڵەکانیشی لەگەڵا بوون لە لەندەن ئیتر ئەو ڕسمم لەگەڵاگرت ئیسا ماشەڵڵا ئەوە زۆر زیرەکە ئەو کوڕەشی ئەو میر ئیسا لە لەندەن نەرچ تەبعاً ئەژین لە چواری سانەوی ئێستا کەیەن لە بە مناڵەوەیەن بۆ ئێرە زۆر خۆشە قەڵەباڵغە بێ ماڵەکە زۆر خۆشە بێ بەزیسا ماشەڵڵا مناڵەکانی ئارەزوویشی زۆرت هەیە بۆ ئەنتیکە و بۆ توحفەوانە ئەگەر شتێکە بشێنن چیەکەی وەڵڵی چی ناکەم خۆشیشم زۆر شکاوەڕ گوێشمە گلەیە لە کچەکانیەکەی ناکەم مناڵن یانینە بەس ئیسا شتەکانم وا داناوە کە هەمووی لە هینایە کەس ئەمە شوێنەیەشی زۆر زۆر جوانە لەگەڵ عوسمان بەگ بەڵێیانێ وەڵا وەشار لە سەیران و شدەوە گرتمانە 1966 بەڵێ لەگەڵ بەڕەحمەت بێ بەڵێ بەڵێ عوسمان بەگ وێنەیەکی کاو عوسمان بەگ هەیە حەزەکەم لەگەڵ جەناب تا گرتووی بەڵێوە لە حەدیقەکە گرتومانە حەدیقەکەیە لە ڕاستیە ئەمە زۆر ئیتر لێرە حەدیقەکە با بڵێن لە لوتکەی جوانیە منە ئەوە ئیسا جارێ لە ماڵی پێنجە ئەوە نیە سەرکەپرەکە ئەو گوڵەگرێ ئەبێ بە یەک قوتعە گوڵی سوور ئاوە ئێستا شەرماوە ئەوە بەس جارێک گوڵی هەر خونچەیە بە حاڵ لە گەنجێتیەوە وڵاتان کوێ گەڕاوی چۆن لە گەنجێتیا بڵێ چ وڵاتێکت بینیوە وڵات بێروتم بینیوە باش لەندەن باش ئەمە لە گەنجێتیا وڵا لەگەڵ باوکی خەندانە بە پێشتر نە پێشتر با بڵێن زمانی کچێتی و نەچوونەتە دەرێ تورکیا و وڵستانە و سووریا و ئەمە شوێنەیەکی ئەمریکا و ئەوە بێروت ئەوە بێروتە بەڵێ ئەمە لەگەڵ کاک عوسمان بەگ ڕۆژ بەڵێ بەڵێ لەگەڵ ئەوانە خۆشە سەفەرکردن وەنیە بڵێ سەفەرکردن شتێکی باشە زۆر ئێستاش هەر ئارەزوویەکەی بچی وەڵاریچم بەزەوە بوو پارچوون بۆ ئەمریکا ڕاستی تەوێ پار وەڵا ویزەی ساڵێکیشمە بوو بەخوا یەکمانی لێ بوو بۆ نازانم نازانم هەر یعنی معلەم زۆر شوین و خۆش بوو بەڵام ئەمێنێش هەر وێنەیەکی جوانە مامۆستا ئەمەشە لە بەغا گیراوە ساڵی 1960 بەڵام لێرا تۆ دەستگیران ناری بەڵێ بە چونکە ئەو وێنەی کە لەگەڵ عوسمان بەگ گرتووتە 23 دووە بەڵێ بەڵێ ئەم وێنەش هەر عوسمان بەگ گرتوێتی بەڵێ بەخوا نازانم ئەوە کێ گرتوێتی بەس لەوە چیە وانە لە فکرم نایە ڕاستی لەوە عوسمان بەگ هەموو ڕۆژێ لێوێ بوو بێ کاتە خوعافیکە کاگاسۆگیان بەڵێ ئەم وێنێش ئەمە چیە لەگەڵ خۆ بزانم کامە ئەوەڵا ئەوە منم ئەوەش گێلاسی خوشمە مدەڕیسە بوو مدەڕیسەی خۆی مدەڕیسەی هین بوو جوغرافیە بەڵێ ئەم جل کوردیان جەنابتی ئەوە گێلاسە ئەوش منم ئەوە لە دوکان گیراوە ڕسمە بەڵێ ڕاستە خەرمان بەرەکەت مامۆستا بەڵێ بەڕاستی ژیانێکی پڕ لە تێکۆشانێ بردۆتە سەر وەڵا بە باخەکان دیارە بەخوا الحەمدولیلا بەڵام فایدەیەکی باوکیان نەماوە ئەوە هەر داخە لە دڵما ڕاستی تەوێ سنەتی حیاتە ئەوە بەدەست کەس نییە تابلۆکانیش جوانن بەڕاستی جێگای شانازی بۆ هونەری کوردی بەگشتی و پێم خۆشە پێشەوەی کە با بڵێن کۆتایی بە بەرنامەکە بێتتر ئێمە بەڕاستی کاتمان لە بەدەستانە ماوە وێنەیەک بۆ دوجار لەم بەرنمەیە وێنەی جەنابە بڵاو ئەەکەینەوە بەڵام بە هیوام لە دوای بەرنمەکە چەندین هزار ڕسمی کە بگری بە تەندروستیەکی باشەوەی پێشەوەشی من ئەم ماڵە بەجێ بێڵم ئەبێ لەگەڵ بەڕێزیشتا منیش وێنەیەک بگرم ئەنجڕۆم بۆی ئەویش لە داهاتوە بێ بە وێنەکانی ڕازیت ئەم وێنەیە بکەین بە وێنەی کۆتایی ئەم بەرنمەیە ئێقیچێکە بینەرانی بە ئەوە لە ئەمریکا گیراوە تازە پەر گرتومەوە جارێ قاچم وای لێ نهاتبوو ئەمە پێش ئەمەلیاتم نەکردبوو جارێ باش ئێمە لە کۆتایە زۆ زۆ سوپاسی بەڕێز هونەرمەند سزا عەبدولکەریمەکەین من پێ خۆشحاڵ بووم کە لەگەڵ تاون یادی ئەم ڕسمانەشمان کردەوە زۆر خۆش خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان نەکەم